کۆتایی هاتنی وتوێژەکانی ئیسلاماباد بەبێ گەیشتن بە ڕێکەوتن بەپێی راپۆرتی ئاژانسەکانی هەواڵ وتوێژەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی لە ئیسلامابادی پایتەختی پاکستان ئەمڕۆ یەکشەممە بەبێ گەیشتن بە هیچ ڕێکەوتنێک کۆتایی هات. جیدی ڤانس جێگری سەرۆککۆماری ئەمریکا کە سەرۆکایەتی شاندی وڵاتەکەی دەکرد دوای جێهێشتنی پاکستان ڕاگەیاند کە گفتوگۆکان جددی مانادار و گرنگ بوون بەڵام نەگەیشتونە ڕێککەوتن. بە وتەی ناوبراو ئەمریکا بە پێشنیازێکی سادە و کۆتایی وتوێژەکانی جێهێشتووە و ئێستا دەبێت چاوەڕێ بکەین بزانین ئایا کۆماری ئیسلامی قبوڵی دەکات یاخود نا. لە بەرامبەردا وتەبێژی کۆماری ئیسلامی ڕایگەیاند کە زیێدەخوازیە نالۆژیکەکانی ئەمریکا ڕێگر بووە لە بەرەو پێشچوونی دانوستانەکان. بەم شێوەیە هەردوولا بەکردەوەی یەکتریان بە بەرپرسیاری شکستی خولی یەکەمی وتوێژەکان لە قەڵەمدا. واقعیەت ئەوەیە کە وتوێژەکانی ئیسلاماباد دەرەنجامی بنبەستی سەربازی دوولایەنە و تێچووی زۆر و زەوەندی شەڕ بوو بۆ هەردوولا. ئەمریکا لەگەڵ گوشارێکی ئابووری بەرەو ڕووبۆتەوەکە لە قەیرانی وزە و مەترسی پەرەسەندنی شەڕ بۆ تەواوی ناوچەی کەنداوی فارس سەرچاوی گرتووە. کۆماری ئیسلامیش لەژێر گوشارێکی توندی سەربازی و ئابووریدایە و ژێرخانەکانی وڵاتەکەی لە لێواری لە ناوچووندان. هۆکارێکی دیکەی ئاڵۆزی دانوستانەکان بریتیە لە ئامادەیی لایەنی سێمی ئەکتەرەکان. ئەم توێژانە تەنها پەیوەندیەکی دوولایەنەی نێوان ئەمریکا و ئێران نییە، بەڵکو بەشێکە لە هاوشێشەیەکی چەند لایەنەی ناوچەیی و نێودەوڵەتی. ئیسرائیل دەتوانێت کاریگەری لەسەر ئاستی گرجیەکان یان سازان دروست بکات. هێزە هاوپەیمانەکانی ئێران بەتایبەت لە لوبنان بەشێکن لە هاوسەنگی مەیدانی و هەروەها وڵاتەکانی وەک پاکستان، چین، رووسیا و وڵاتانی عەرەبی کەندا و هەر کامیان بەرژەوەندی و لێکدانەوەی تایبەتی خۆیان هەیە. ئەم ئاڵۆزیەی مەسەلەکە پرۆسەی هەر ڕێکەوتنێک قورستر و لاوازتر دەکات. لەمڕۆوە بێئاکامبوونی خولی یەکەمی وتوێژەکان شتێکی پێشبینیکراو بوو، چونکە زۆر جار خولی یەکەم تەنها بۆ هەڵسەنگاندنی هەڵوێستی لایەنی بەرامبەرە و چوونە ناو وردەکاری زیاتر لە خولەکانی دواتردا دەست پێ دەکات. بەتایبەت دەبێ ئەوە لە بەرچاو بژیرێت کە داواکاریەکانی هەردوولا هێشتا زۆر دوورن لە یەک. کۆماری ئیسلامی خوازیاری کەمکردنەوە یان هەڵگرتنی گەمارۆکان و گەرەنتی ئەمنیەتی و کۆنتڕۆڵی هێرشەکانی ئیسرائیل دەکات، لە کاتێکدا ئەمریکاش جەخت لەسەر سنووردارکردنی توانە ناوەچی و سەربازەکانی ئێران و گۆڕینی ڕەفتاری ناوچەیی کۆماری ئیسلامی دەکات. لە بەرامبەر ئاوادۆخێکدا دوو سناریۆی سەرەکی و ئەگەری سناریۆگەلێکی تر دوور لە چاوەڕوانی نین. یەکەم گەیشتن بە ڕێکەوتنیشی سنووردار و کاتی کە ئەوە ئەگەر و بژاردەیەکی بەهێزترە، وەک درێژکردنەوەی ماوەی ئاگربەست و کردنەوەی گەروی هورموز، واتە نە شەڕێکی بەتەواو مانا و نە ئاشتیەکی ڕاستەقینە. دووهەم شکستی تەواوەتی دانوستان و گەڕانەوە بۆ شەڕ و پێکدادانی سەربازی تا ئەو جێگایی کە بە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی ئێران دەگەڕێتەوە کە زۆرترین زیانیان لەم شەڕە ماڵوێرانکەرە بەرکەوتووە. ڕاگرتنی بێشەرت و مەرجی شەڕ پێویستیەکی حەتمیە. لە ئەگەری بەردەوامبوونی ئاگربەست دەرفەتێک دەخڵقێت بۆ ئەوەی کە کۆمەلگا خۆی ڕێک بخاتەوە و بۆ نەبەردی گەورەتر خۆی ئامادە بکات.